لە شاری موسڵ نزیکەی 100 پرۆژەی خزمەتگوزاری چوونەتە بواری جێبەجێکردنەوە. نۆژەنکردنەوەی فڕۆکەخانەی نێودوڵەتی نینەوە و نۆژەنکردنەوەی پردەکانی نێوان هەردوو بەشی شارەکە و تاوەکو دەگاتە قیرتاوکردنی شەقا ماسەرەکیەکان دەست کراوە بە جێبەجێکردنیان. ئەو پرۆژانەی چوونەتە بواری جێبەجێکردنەوە کۆمپانیا و بەڵێندەرەکانی ناوخۆی مووسڵیان نیگەران کردووە. ئەوان دەڵێن زۆربەی پرۆژە گەورەکان دراوتە کۆمپانیا تورکیەکان و کۆمپانیای چەند وڵاتێکی تر. کۆمپانیایەکانی ناوخۆش بێبەشکراون. المشاريع الكبيرة والمهمة إلى شركات أجنبية قد يكون منها تركيا وأخرى. پرۆژە گەورە و گرنگەکان دراوەتە کۆمپانیا بیانیەکان و تورکیەکان. سەدان کۆمپانیای ناوەخۆیمان هەیە بۆچی پرۆژەکان نادرێتە ئێمە. ئەگەر ئەو پرۆژانە بدرێنە کۆمپانیا ناوەخۆیەکان هەزاران هەلیکار بۆ کرێکارەکانی ئەم شارە دەرەخسێ و لەلایەکی تریش پارەکەش ناچێتە دەرەوەی وڵات. قادرة على إنجاز المشاريع. لە پارێزگای نینەوە زیاتر لە 600 کۆمپانیای ناوخۆیی هەن. خۆیان ئامادە کردبوو دوای پەسەندکردنی پرۆژە بودجەی حکوومەتی عێراق ئەوانیش بەشدار بن لە ئاوەدانکردنەوەی شارەکەیان. تنفيذ أي مشروع مهما كان كبير. ئامادەین هەر پرۆژەیەک جێبەجێ بکەین هەرچەندە گەورەش بێت. لەم شارە زیاتر لە 600 کۆمپانیای ناوەخۆیی هەیە. زۆربەمان لە تواناماندا هەیە ئەو پرۆژە گەورانەی دراوەتە کۆمپانیا بیانیەکان ئێمە وەری بگرین و جێبەجێشی بکەین. پارێزگاری نینەوە دەڵێت ئەوان جیاوازیان لە نێوان کۆمپانیایەکان نەکردووە. ئەو کۆمپانیانەی پرۆژەکانیان وەرگرتووە لە زیادکردنی ئاشکرا بۆیان دەرچووە. يعني صارت منافسة بين تركيا وبين فرنسا وبين إسبانيا. بۆ وەرگرتنی پرۆژەکان چێبرچێ لە نێوان کۆمپانیایەکانی تورکی و فەڕەنسی و ئیسپانی و کۆمپانیا ناوەخۆیەکان هەبوو. لەلایەکی تریش بەشێک لە کۆمپانیا بیانیەکان چەند پرۆژەیەکیان لە بەغداوە پێدراوە. بەشێکی تریانیش لە زیادکردنی ئاشکراوە پرۆژەکانیان بۆ دەرچووە. ئێمە بە یەک چاوسەیری هەموو کۆمپانیایەکان دەکەین و جیاوازیمان نەکردووە. وأيضا راح يكون العامل اشترطنا من الموصل. ئەو کۆمپانیا بیانیانەی لە مووسڵ پرۆژەکانیان بۆ دەرچووە ژمارەیەک ئەندازیار و کرێکاریان لە وڵاتەکانی خۆیان هێناوە. ژمارەیەکی کەم لە کرێکارانی ناوخۆی مووسڵ هەلی کاریان لە پرۆژەکان بۆ ڕەخساوە. گەیلان بۆتانی کوردسات نیوز مووسڵ.